زۆر چاکە مامۆستا. ڕێبەری گشتی نەخۆشخانەی میهرەبانی کە باس لە هەموو شتێکی میهرەبانی ئەکات تازە دەرچووە. پێم خۆشە ئاماژەی پێ بەرمزان ئەم ڕێبەرە چۆن دەرچوو، کەی دەرچووە و باس لە چی ئەکات بە شێوەیەکی گشتی. ئەم ڕێبەرە سوپاس بخۆ ڕێبەری گشتی میهرەبانیە، ینی لەوائحێکی کارکردنە. طبعاً هەر مؤسسەیەک هەر با بڵین دامەزراوەیەک بەتایبەتی مەسەن نەخۆشخانەوەکو باسمان کرد، یعنی بعد و ئەوەی جۆرا و جۆری زۆرتیایە با بڵین، یعنی کارمەندی جۆرا و جۆری تایە، شێواز جۆرا و جۆری تایە. ئەم ڕێبەرە سوپاس بخوا لە 2025 دەرچووە، کاری باشی بۆ کراوە. ئەم ڕێبەرە یعنی نەخۆشخانەی میهرەبانی ڕێک دەخە. بەواتایشتر بڵین نەخۆشخانەی میهرەبانی لەسەر ڕێچکە و ڕێگای بەدامەزراوە بوونێکی با بڵین ئازبەرس و کوڵەتی بەرزدایە. یەکێک لەم پێداویستیانی کە تۆ بگەی بە ئاستی دامەزراوەی و با بڵین ئەوەکانت بەرز بکە، ئەوە جوێکەت بە ڕێبەر و لایحە و ڕێنمایی کارکردنت هەبێت. بۆی ئەم ڕێبەرە مافی کارمەند دەپارێزی، مافی نەخۆش دەپارێزی، کارەکان ڕێک دەخە، دەسەڵاتەکان جیاواز دەکاتەوە و هەر کەس کاری خۆی دەزانی، واتە ماف و ئەرکەکان بە شێوەیەکی ڕوون تەبعاً دیاری کراوە. بە گشتی دەتوانێت بڵین ڕێبەرەکە لە دوو بەشی سەرەکی پێکاتوە. بەشێکی پێکاتی ناوخۆی میهرەبانیە، واتە لە بەشەکان و ینی ئەقسام و حەداتە تەندروستیەکان لە چی پێکاتوە. هەر کەسە بەرپرسیارەتی خۆی، هەر کەسە ئیشی خۆی دەکا و هەر کەسە ئەرکەکانی خۆی دیاری کراوە، مامەکانی دیاری کراوە، لەسەر ئەم ئەرک و کارانە بەڕێوە دەچێتن و مافی پارێزراوە، ئەرچی جێبەجێ دەکە و مافەکانیشی پارێزراوە. ئەمە بەشی یەکەمە کە بۆ هەموو مؤسسەیەک زۆر گرنگ، بەتایبەتی بۆ مؤسسەی گوتمان تەندروستی کە بوو نەخۆشخانە. بەشی دووەمەکەی بریتیە لەم ڕێبەرە باسی ماف و ڕێکار و با بڵین مۆڵەت و حەق و حقوقی کارمەندان و مامەڵەکردن لەگەڵ نەخۆش و بۆیە لەم بەشەشە زۆر بە با بڵین تەفاسیلی بەشێکی ڕێک و پێک بەڕاستی ڕوون کراوەتەوە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر نەخۆشێک هاتە لای ئێمە، ئەم نەخۆشە بۆ نمونە کارێکی بجوانی بۆ نەکرا یان گرفتێکی بۆ دروست بوو، بەپێی ئەم ڕێبەرە دەگەڕێینەوە سەر ئەو مەسەر حەقی بۆ دەگەڕێتەوە. ئەگەر دکتۆرێکی بەڕێز کارەکەی خۆی بە جوانی کرد، ئەگەر هەڵەیەک لە کارەکەی ڕۆیدا بێگومان ڕێنمای و ڕێکار دادرا و لیژنەی تایبەت دادراوە چارەسەری کێشەکانی بۆ دەکات. کارمەندێک بۆ نمونە حەقێکی خورا لەلایەن بەرپرسێکەوە، لەلایەن کەسێکەوە، بۆیە ئەم ڕێبەرە وەکو باسمان کرد دامەزراوی دروست دەکات، شەفافیت دروست دەکات، حەق و ماف دەپارێزی، وەرکەس حەقی ناخورێ و مافەکانی بۆ وەردەگیرێتەوە و دەتوانین بڵین ئەم ڕێبەرە وەکو سەرچاوەیەکیش بەکار بهێندرێ کە لە داهاتوودا هەر کەسێک ویستی نەخۆشخانەیەک دروستکە دەتوانێت ئەم ڕێبەری ئێمە بەکار بێنێت نەخۆشخانەیەکی تەندروست دروست بکە و کە سوپاس بخەوە دەتوانێت بڵین بەرهەمێکە کە پێشکەش بە خەڵکی کوردستان و ئەو کەسانی لە بواری تەندروستی ئیش دەکەن کە دەتوانن سوودی لێ ببینین بۆ بنیادنانی نەخۆشخانەیەکی نوێ ئینشاءالله. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.